هەشتی مارس لە بەرخۆدانی ژنانی کوردستان و ئێرانەوە تان نەبەرد لەگەڵ سیستەمی سەرمایەداری. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان تەنیا بۆنەیەکی ڕۆژمێری نییە، بەڵکو یادخەرەوەی خەباتێکی مێژوویی و گشتگیرە دژی هەموو شێوازەکانی چەوسانەوە. ئەمڕۆ لە ساڵی 2026 زاینیدا لە کاتێکدا ئەم ڕۆژە بەرز ڕادەگرین کە جیهانی سەرمایەداری و ڕژێمە کۆنەپەرستەکانی ناوچەکە بەرەیەکی یەکگرتوویان دژی ماف و ئازادیەکانی ژنان پێکهێناوە. ئانتۆنیۆ گۆتێرز، ئەمینداری گشتینەتەوە یەکگرتووەکان بە ڕاشکاوی باز لە گەڕانەوەی کاتژمێری مافەکانی ژنان بۆ دواوە لە ئاستی جیهانیدا دەکات. ئەم پاشەکشەیە ڕێکەوت نییە، بەڵکو ئەنجامی ڕاستەوخۆی قێرانە سیستەماتیکەکانی سەرمایەداری و بەهێزبوونی بناژۆخوازی پیاوسەلارانەیە. لە دۆخێکی وەهادا ژنان لە ئێران و کوردستان لە هێڵی پێشەوەی بەرخۆدان و ئیلهام بەخشی خەباتە جیهانیەکانن. جیهانی سەرمایەداری و دەموچاوی ڕاستەقینەی فێمینیزمی بۆرژوازی لە دڵی وڵاتە ناخوازرا و پێشکەوتووەکانی سەرمایەداریدا کۆمپانیا زەبەلەحەکانی وەک ماکدۆناڵد یان شێڵ بە گۆڕینی کاتی لۆگۆکانیان بۆ ڕەنگی مۆریان بڵاوکردنەوەی دروشمی فێمینیستی هەوڵ دەدەن وێنەیەکی پێشکەوتو خواز لە خۆیان نیشان بدەن. بەڵام ئەم فێمینیزمە سەرمایەداریە تەنیا فێڵێکی ڕیکلامیە. هەرەو کۆمپانیانە لە کرداردا گەورەترین چەوسێنەرەوەی ژنانن لە وڵاتانی جیهانی سێهەم. دەستەنیای نایەکسان دەدەن و بە سیاسەتە چەوسێنەرەکانیان باری قەیرانەکان دەخەنە سەر شانی ژنانی چینی کرێکار. سیاسەتە ئابووریە توندەکان لە بریتانیا و زیادبوونی مەودای جێندەری و تونند و تیژی خێزانی لە پێشکەوتوترین دیموکراسیەکاندا هەمویان نیشانەی ڕاستیەکی حەشە هەڵنەگرن. توندکردنەوەی چەوسانەوەی ژنان بەشێکی جەوهەری ئیستیغلالکردنی سەرمایەداریە. خەبات بۆ ئازادی ژنان خەباتێکی سۆسیالیستیە. هیچ چاکسازیەکی ڕووکەشانە لە ناو سیستەمی سەرمایەداریدا ناتوانێت ڕاگ و ڕیشە ئابووری و چینایەتیەکانی ئەم چەوسانەوەیە بنەبڕ بکات. دامەزراوە نێودەوڵەتیەکان وەک نەتەوە یەکگرتووەکانیش بە سازکردن لەگەڵ ڕژێمە پیاوسەلەرەکان و بێدەسەڵاتیان بەرامبەر تاوانەکانی وەک ئاپارتایدی جێندەری تالیبان لە ئەفغانستان سەلماندویانە کە ناتوانن ڕێگەی سەرەکی چارەسەری ئەم قەیرانە بن. ئێران ڕەشترین سیمای سەرکوت و گەشاوەترین سیمای بەرخۆدان. لە ئێراندا ڕژێمی کۆماری ئیسلامی وەک نمونەیەکی بەرچاوی سیستەمێکی پیاوسالار بیرۆکراتیک شەڕی دژی بوونی ژنان ڕاگەیاندووە. هەر هەنگاوێکی سێمبۆلیک تەنانەت گوڵدابەشکردن لەلایەن ژنانەوە لە ناو میترۆکاندا لەلایەن دەستگای سەرکوتەوە ڕادەماڵڕێت. زیندانەکانی ڕژێم پەڕن لەو خەباتکارانەی کە تەنیا تاوانیان داکۆکیکردنە لە مافە سەرەتاییە مرۆیەکانیان. ناسرین ستوودە، پارێزەری ناسراوی مافەکانی مرۆڤ لە ناو زیندانی ئەوینەوە پەیامی داوە پێشێلکردنی مافی ژنان لە ئێراندا سیستەماتیکە. ئەم سیستەماتیک بوونە بەو مانایەیە کە سەرکوتی ژنان لادان نییە، بەڵکو بەشێکە لە ماهیەتی ئەو ڕژێمە بۆ مانەوەی خۆی. بەڵام لە بەرامبەر ئەم تاریکی ڕەهایەدا ژنانی ئێران بوونەتە پێشەنگی گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە شەقامەکانی تارانەوە تا دوورە دەستترین گوندەکان. ژنان بە ئازایەتیەکی بێوێنەوە باڵاپۆشی زۆرە ملێ جیاکاری یاسایی و تونند و تیژی ڕێکخراویان خستۆتە ژێر پرسیارەوە. خەباتی ئەوان ئیلهام بەخشی هەموو کەسانەیە کە بە دوای ڕزگاری لە کۆتۆ زنجیری دیکتاتۆری ئاینی و سەرمایەداری پاش کۆدا دەگەڕێن. کوردستان خەبات لە دووبەرەدا دژی نەریت و دژی مۆدێرنیزمی سەرمایەداری. دۆخی ژنان لە کوردستان نمونەیەکی بێوێنەی نەبەردێکی هاوکاتە لە دووبەرەدا. لەلایەکەوە ژنانی باشووری کوردستان لەگەڵ یاسا کۆنەپەرستەکانی خێزان دەستەویەخەن، ئەو یاسانەی لە ساڵانی دواییدا نەک هەر چەک ناکراون، بەڵکو لە هەندێک حاڵەتدا تونتر کراونەتەوە بوونەتە هۆی نەیەکسانی لە تەلاق و میرات و ئاندانی هاوسەرگیری منداڵان. ڕێکخراوە یاساییەکانی کوردستان بەردەوام ئەم جیاکاریانە ئاشکرا دەکەن. لەلایەکی ترەوە ڕاوتە کۆنەپەرستە ناوخۆیەکان بە هێرشکردنە سەر دەوری کۆمەڵایەتی ژنان بەتایبەت ژنانی خەباتکار هەوڵ دەدەن گوتاری تەقلیدی بگەڕێننەوە و ژنان لە کای گشتیدا بەسڕنەوە. سکاڵاکردن لە مەلایەکی مشتومڕاوی بەهۆی سوکایەتیکردن بە ژنانی خەباتکار نمونەیەکە لەم نەبەردە گوتاریە.
بەرزڕاگررتنی یادیژینە ئەبینی بە چاندنی نەمام و داگیرساندنی مۆم لە تەنیش ڕێ پێوانەکەی سلێمانیدا ئەوە دەیسەلمێنێت کە خەباتی ژنانی کورد لە هەماهەنگیەکی تەواودایە لەگەڵ خەباتی ژنان لە ئێران دژی کۆماری ئیسلامی و لە دژایەتێکی بنەڕەتیدایە لەگەڵ سیستەمی سەرمایەداری جیهانی. ئەنجامگیری پەیوەندی خەباتەکان و ئاسۆی شۆڕژگێڕانە 8 مارسی ئەم ساڵ زیاتر لە هەر کاتێکی تر یەکێتی ئەم خەباتانە دەردەخات. ئەو ژنانەی لە کوردستان بۆ چاکردنی یاسا کۆنەپەرستەکان دەجەنگن. ئەو ژنانەی لە ئێران بەرامبەر فاشیستەکانی کۆماری ئیسلامی وەستانەوە. ئەو ژنە کرێکارەی لە بەریتانیا لە ژێر باری سیاسەتە چەوسێنەرەکاندا پشتی چەماوەتەوە. هەمویان ئەڵقەی زنجیرێکی یەکگرتوون. ئەو ئەڵقەی ئەوان بەیەکەوە دەبەستێتەوە سیستەمی جیهانی سەرمایەداری و شەریکە پلە یەکەکەی واتە پیاوسالاریە. بۆیە دروشمی ئەم ڕۆمان ناتوانێت تەنیا یەکسانی یاسایی بێت. دروشمی ئێمە دەبێ ڕووخانی سیستەمی سەرمایەداری و لە ناوبردنی هەموو شێوازەکانی پیاوسالاری بێت. چالاکوانانی چەپ و کۆمۆنیستی و ڕەوتە ئازادی خواز و یەکسانی خوازەکان دەبێ جەخت لەسەر پێویستی خەباتی چینایەتی هاوبەش بکەنەوە بۆ جیهانێک کە تێیدا ڕزگاری ژن ڕزگاری تەواوی مرۆڤایەتی بێت لە کۆت و زنجیری چەوسانەوە و ستەم بژی خەباتی ژنانی کرێکارە و زەحمەتکێش لەسەر تاسەری جیهان.